خاڵێکی ترەوەیە کە خراپە و خراپەکاریە چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئەصحاب و یاوەرانی فەرموو إن المفلس من أمتي يأتي يوم القيامة فەرمووی مفلیس کە هیچی نییە خۆمان ئەڵێن ئیفلاس بووە یان بە کوردەواری ئەڵێن کەوتەتە سەر ساجی عالی ئەم قسانە دەڵێن زۆر جار لە ناومان داوایە لای ئێمە مفلیس ئەو کەسەیە کە پارەی نەبێ کە درەمی نەبێ هیچی نەبێ ماڵ و مناڵی و پارە و پولی هەمووی بچێژن ئەهبرا داما و بووکی نەماوە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم بە ئەصحاب و یاوەرانی فەرموو مفلیسی من ئومەتەکەی من چییە کێیە ئەوانش فەرموویان ئەی پێغەمبەری خوا ئەوەیە کە درهەمی نەبێ و دیناری نەبێ ها وەک ئێمە ستەیەکە پرسیار لە ئێمە بکە ئێمە جواڵەین نە پارە و پولی بێ و هیچی نەبێ هیچی نەبابێ پێغەمبەری خوا فەرمووی نەخێر مفلیسی ئومەتی من لە قیامەتە ئەمە نییە گوێتان لام بێ بزان پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم لەگەڵ ئەصحابدا مفلیس چییە فەرمووی مفلیسی من کە لە قیامەت لە ئومەتی من قصدی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تێت فەرمووی بصلاتی وصیامی وزەکاتی نوێژی زۆرە ڕۆژووی زۆرە حەجی زۆرە واتە عیبادەتەکانی زۆر زۆرە ئەی بۆ مفلیس بێ ئەی پێغەمبەری خوا چاکەی زۆر بێت چۆنە بێ مفلیس بێ لە قیامەتە چونکە قیامەت چاکە و باش چاکە و خراپەیە بەڵام پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەم مرۆڤە ئەم ئینسانە ئەمانەی زۆرە لە پاڵیدا خراپە و خراپەی زۆرە قەذەفە هذا وشەتەمە هذا وتی ئەو ئافرەتە چووە ماڵی فڵانەوە ئەو پیاوە چووە ماڵی فڵانەوە ئەو کچە وا بوو ئەو کوڕە وایە ئەو مامۆستایە وایە فڵان کەس وایە ئەمانە قەذەفە هذا تهمەتی دروست کرد بۆ بەرامبەرە ها وریابین مسلمان عەزیزەکان شەتەمە هذا تانە قسەی خراپ شتی خراپی وت غەیبەت بوختیان ئەمانە تر هەڕوا هەمووی پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی سەڵات وەسەلام ئەمانەی وت قسەی کرد قسە بەخوا بە پێغەمبەر ئەوانەی کە ئیلحادن بەڵام ئێمە مەبەستمان لێرەیە یعنی قسە و قسۆڵۆک عیبادەتی زۆر جوانە بەڵام دەم و چاو و گوێ و ئەمانەی نەپاراستەوە لە حرام پێغەمبەری خوا فەرمیە صلی الله عليه وسلم ئەمانە سەری عیبادەتەکانی ئەخوا نە ڕۆژۆکەی بۆ ئەمێنێ نەچی بۆ ئەمێنێ نە نوێژەکەی بۆ دەمێنێ نە حەجەکەیشی بۆ ئەمێنێ مفلیس دەبێ لە چاکە مفلیس دەبێ هەمووی لێ دەسێنن دوای ئەوە لە قیامەتا پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەلام مرۆڤی وایە چاکەی نامێنێ ئەمەنە خراپەی کردو بەرامبەر بە خەڵک هەموو چاکەکانی لێسێنن خراپەی دەبێنێ مەلایکە ئەڵێن خوایە گیان ئەم پیاوە حەقی خەڵکی لا ماوە یەمان چاکەیشی نەما چی لێ بکەین خوای متعالە فەرمێ دەی خراپەکانی خەڵک بدەنە کۆڵێ باباری قورستر بێ خوا پەنامان بدا باباری قورستر بێ چاکەیشی هیچ نەماوە یعنی هەرچی خراپەی خەڵک دێ بۆ تۆ هەرچی چاکەی تۆش ئەچێ بۆ خەڵکی هیچت نامێنێ ئەمە مفلیسی ئومەتی پێغەمبەری خوایە لە قیامەتە خوای گەورە لەو کەسانەمان لا بدا